نستعين به ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلن تجد له وليا مرشدا. أما بعد، بپشتیوانی خوای گەورە و میهرەبان بەردەوام بین لە ڕافەکردنی کتێبی ئاداب و طەلەبی العلم. لە دەرسی ڕابردووە مقدمە و پێشەکێکمان خوێن سەبارەت بە ئەو ئاداب و ئوسلوب و خۆڕەوشت و هەست و نەفسیەتەی کەوا تاڵیبی علم پێویستە هەیبێ وەختێک کە تەڵەبی علم دەکا و داوای زانستی شەرعی دەکا و ئەو ڕێگەی گردووەتە بەرکەوە تێیدا فێری علومی شەرعیە بێ. بە تایبەتتر باسی ئیخلاص و نیازپاکیمان کرد کە ئەوە لە سەرەتاوە پێویستە ئینسان لە دڵ و دەرونی خۆیان ئەوە چەسپاو بێ و یەکلایکەرەوە بێت کە ئەو علومە شەرعیانی کە دەیخوێنێ و ئەو هەوڵ و ماندووبوونی کە هەوڵ دەدا بۆ ئەوەی کەوا فێری علمی شەرعی بێ دەبێت تەنها و تەنها لەبەر ڕەزامەندی خوای گەورە و میهرەبان بێ و هیچ شتێکی تری تێکەڵ نەبێ لە تەماح و شتی دنیایی، چونکە ئەو وەختە هیچ ئیستیفادەیەک لەو علمە شەرعیە ناکات. بابەتی دووهەم مؤەلیف باسی لە بابەتیش تر کردووە کە ئەویش هەر زۆر گرنگە لە ناونیشانێکا دەڵێ تەقوى الله مفتاح العلوم. ئەوجا باسی تەقوای خواکە دەڵێت تەقوا کلیلی علمەکانە. عیلاقەی بینی تەقوا و فێری زانستی شەرعی بوون چییە؟ چ عیلاقەیەکە لە بینی تەقوا و زانستە شەرعیەکانە؟ عیلاقەیەکی زۆر گەورە هەیە، عیلاقەیەکی زۆر گەورە هەیە. ئینسان چەند تەقوای زیاتری هەبێت ئەوەندە زیاتر ئومێد دەکرێت کە ئەو کەسە علمی شەرعی زیاتر فێر بێ و تێگەیشتن و فەهمشی زیاتر بێ. یعنی ئینسان بە گوێرەی تەقواکەی خوای گەورە و میهرەبان علمی شەرعی دەداتێ. چەند تەقوات هەیە ئەوەندە فێرتەکە، ئەوەندە تێتەگەێنێ لە ماناو مەبەستەکانی قورئان و حەدیث. واتە ئینسان چەند موسڵح بێ، چەند خواناز بێ، چەند زاهید بێ، چەند متەقی بێ، چەند خۆپارێز بێ لە گوناه و تاوان، چەند واجبە شەرعیەکان جێبەجێ بکە، ئەمە باشترین ڕێگەیە بۆ ئەوەی کەوا ئینسان خوای گەورە و میهرەبان فێری علمی شەرعی بکە و تێی بگەنێ و حاڵی بکە. و چەندین ئایەت و فەرموودە و ئەثەر لە سەرفی ساڵحەوە لەسەر ئەم بابەتە هاتووە. کێ بۆمان دەخوێنێتەوە؟ لاژێن بخوێنەوە. توانی بخوێنی؟ کێ توانێت بخوێنە برا؟ لاپەڕی 11. زۆر باشە. دوو ئاەت دێنێتەوە لە سەرەتاوە. ئاەتی یەکەم خوای گەورە و میهرەبانە فەرمی یا ئەیها الذین آمنوا إن تتقوا الله. ئین شەرطییە، مەرجە. ئەوانەی کەوا ئیمانتان هێناوە ئەگەر ئێوە تەقوای خوا بکەن، إن تتقوا الله يا أيها الذين آمنوا اتقوا الله وآمنوا برسوله. وآياتي دوما آياتي كما فرمي بفرمان فرمانك اتقوا الله، يعني واجب ايوه تقوى اخوابكن، وآمنوا برسوله وإيمان بپیغمبرکی بینن انجا ثمرکی باسك. يعني بروبومي ام تقوى اتشيا يؤتيكم كفلين من رحمته، يؤتيكم كفلين من رحمته ويجعل لكم نورا تمشون به. خواهی گەورە و میهرەبان لە هەموو کێشە و مشکیلە و فیتنە و شتێک
کەوا جۆرێک لە گێژا و بۆ ئینسان دروست بکە، خوای گەورە میهرەبان مەخرەجێکت پێ نیشانەدا، دەرچێکت بۆ کاتەوە، دەرگایەکت بۆ ڕوونەکاتەوە. یعنی ڕێی ڕاستی ناو ئەم گێژاوە ئەوە خوای تەعالا لەسەر ئەوە داتنێ، ئەوت پێ نیشانەدا. بەمەرجە گەر تۆ چی هەبێ؟ تەقوات هەبێ. يؤتيكم كفلين من رحمته ويجعل لكم نورا تمشون به. نورێک پێدەدا کە بتوانی لەناو ئەو تاریکیانەوە چی بکەی؟ پێی دەرباز بیت. تۆ ئەگەر شەوێکی تاریک بێ پێویستە چیت بەدەستەوە بێ؟ ڕووناکیەک بەدەستەوە بێت تاوەکو بەرپێی خۆت ببینی. چونکە گەر بەرپێی خۆن نەبینی لەوانە بکەیتە قۆرتێک و بکەیتە چاڵێکەوە کۆتاییت پێ بێ. بەڵام ئەگەر تۆ ڕووناکیەکت پێ بوو ئەو وەختە پێشی خۆتە بینی، بەلاڕێیان ناڕۆیت، ڕێگە ڕاستەکە دەبینی. ئەو جاکە وە دەشزانی کۆندەرە ئەمانە لەکوێیە ڕێگە ڕاستەکە دەگری و ناکەویتە ناو شتی و کۆندەرەکانەوە. ئەوەی کە ئەمەت دەداتێ لە وەختی فیتنەیە تەقوایە. یعنی بە تەقوا تۆ ئێستا وەختی فیتنەیە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەصفی فیتنە ناکە كقطع الليل المظلم، فەرمێ بادروا بالأعمال فتنا كقطع الليل المظلم. يعني جاری وایە فیتنە دێ وەکو پارچە شەوێکی تاریک وایە، ئینسان نازانێت چی بکات، یعنی چی بڵێت، چی هەنگاوێک بنێ. ئەوە لەم وەختەیە تەقوا زۆر کاریگەری دەبێت بۆ ئەوەی کەوا ڕێی ڕاست بۆ ڕوون کاتەوە. ئاەتی دووەمە فەرمیایە والذین آمنوا إن تتقوا الله يجعل لكم فرقانا. دیسان لێ دەڵێ فرقانا مەخرەجا. ابن كثير خوای تەعالا شتێکت پێ دەدا کە بتوانی بەمە فەصل لە نێوان حەق و باتڵا بکەیت. خوای گەورە و میهرەبان بە شێوەیەکی وا بەرچاو ڕۆشنت دەکا ئەگەر تەقوات پێ بێ، کە بابەتێک هەیە لای خەڵک ئاڵۆز بووە، خەڵک سەری لێ شێواوە، نازانن حەق تێیدا کامەیە بە کامە، بڕێک دەڵێن ئەمە حەقە و بڕێک تش دەڵێن ئەوە حەقە، خەڵکیش دەڵێ نازان سەرم لێ شێواوە، تۆ دڵێ حەق کامەیان بێت. ئەو وەختە ئەگەر تۆ ئینسانێکی متەقی بیت، خوای گەورە و میهرەبان شتێکت پێ دەدا، ئەوە بەهرەیەکت پێ دەدا، طبعا علمی شەرعیە، کە بتوانی جیاوازی بکەیتە نێوان حەق و باتڵ، و حەق و باتڵ لیان جیاکەیتەوە، بزانی کامیان حەق و کامیان باتڵە. ئەوە زۆر گرنگ نییە لەم ڕۆژەیە. چەند لە خەڵکەیە ئیدعای حەق دەکا، خەڵک زۆرن، باشە، ئەو زۆر پێویست بەوەیە کە جیاوازی بکەیتە نێوان حەق و باتڵ لەم مەسەلانەی کەوا خەڵک اختیلاف کەوتۆتە نێوانەوە تێدا. دێ ئەو بە تەقوا دروستە بێت. خوای تەعالا ئەوەت بە تەقوا دەدات. بەڵێ بخێنە. يعني مخرجك درچێکت بۆ نیشان ئەکا خوای گەورە و میهرەبان، دەرگایەکت بۆ دەکاتەوە لە دنیا و قیامەتە کە بتوانی چی بکەی؟ ڕێگەی ڕاستی بێ بدۆزیتەوە. بەڵێ. فصلا بين الحق والباطل. هەموو ئەم معنایانە موجودة. مەخرەجت دەداتێ خوای گەورە و میهرەبان، نەجاتت دەدا، نوسڕەتت پێ دەدا، سەرکەوتنت پێ دەدا، بەهرەیەکت پێ دەدا کە بتوانی جیاوازی بکەیتە نێوان حەق و باتڵەوە. بەڵێ. من ابن إسحاق زۆر باشە. جا کەسێک لەوەی پرسێ باشە ئەو زانیمان ئەمە ثەمەڕە و بەروبوومی تەقوایە. ئەی تعریفی تەقوا چییە؟ تەقوا خۆی چییە؟ دیارە تەقوا تعریفات و پێناسی زۆری بۆ کراوە لەلایەن زانایانەوە، بەڵام یەکێک لە جوانترین پێناسە و تعریفەکان ئەوەیە أن تعبد الله على نور من الله ترجو ثواب الله، وأن تترك معصية الله على نور من الله تخاف عقاب الله. عیبادەت بکەی لەسەر چاوڕۆشنی، ئەنجا بۆ خوای گەورە میهرەبان شت بێت، و چاوەڕێی ئومێدەکەی بکەی لای پەروەردگار،
ومێدی پاداشتی ئەم عیبادەتە کەی لای پەروەردگار یعنی چاوەڕێ دوور پاداشتەکەی بکەی وە لە مەعسیەت و خراپەکاری دوورکەویتەوە على نور من الله لەسەر چاوڕۆشنی کازانێمە حرامە تخاف عقاب الله لە ترسی خوا وازی لێبێنی لەبەر خاتری خوا وازی لێبێنی ئەوە چییە؟ ئەوە تەقوایە لێچێک لە سەحابە دەپرسن دەڵێن تەقوا چییە؟ ئەویش دەڵێ تۆ بە شوێنێکانە چ کە دڕکاوی بێت؟ دەڵێ با ئەڵێ چیەکەی ئەو وەختی کە بە شوێنێکی دڕکاوی بچی؟ دڵی خۆمە پارێزم دێمەم بلاو جلەکەم کۆکەمەوە باشە ئەڕۆم بۆی کەوا دڕکەکە بەرم نەکرد دڵ ئەوە تەقوایە بە شوێنێکە ڕۆی لە جێیەکای کەوا گوناه و تاوانە خۆتە پارێزی لەم گوناها خۆتە پارێزی لەو تاوانە ئەوە تەقوایە بریتە پارێزکاری کردن بە کوردی پێوترێ یعنی خۆت بپارێزی خۆت پارێزی لە چی؟ خۆت بپارێزی لە گوناه و تاوان بە شێوەیەکی گشتی فعل الواجبات وترك المنكرات هذا هو التقوى هرچی واجبە جێبەجێکەی و هەرچی حرامە لێی دوورەوەکەوی تۆ گەرەمەت کرد کەسێکی متەقیت جا کەسی وا هەیە زیاتر لە کەسی تر جێبەجێکە ئەوە دەرەجەی تەقواکەی زیاتر بێت بەڵێ فكان ذلك سبب نصره ونجاته ومخرجه من أمور الدنيا وسعادته يوم القيامة وتكفير ذنوبه وهو محواها وغفرها وسترها عن الناس وسببا لنيل ثواب الله الجزيل. كوابو يعني مسألة تقوى يعني زور قوري حتى إنسان بو تدرس كراوة إنسان بو عبادة دروز نكراوة ما بس عبادة سيا دروز بوني تقوى قال تعالى فرمي أيها الذين آمنوا اعبدوا ربكم الذي خلقكم والذين من قبلكم لعلكم تتقون يعني أجر علة لدروز بوني أم بون ورو أم مخلوقات أو به كبو عبادتي خوا دروز كرابه وما خلقت الجن والإنس إلا ليعبدون أو علة لعبادة كردن وما بس لعبادة كردن شيا درزبوني تقواه واتا خوا بوي عبادتي دانا وبو أوي كواتو صفتي تقوى بو بردست بيت جاء أجر كسك بعبادة خوا برستي صفتي تقوى بو بردست نبي أو معناه لما ناو ما بستي عبادة نقيشتوا نازاني بو چه أم عبادة دان دراوه بله هادشي دانا ولا ثمرة بربون بو تقوى زور بله وقال ابن مسعود رضي الله عنه إني لأحسب رجلا ينسى العلم كان يعلمه للخطيئة يعملها وقال وكيع استعينوا على الحفظ بترك المعصية بله وقال الإمام مالك الشافعي رحمه الله أول ما لقيه إني أرى الله قد ألقى على قلبك نورا فلا تطفئه بظلمة المعصية كابو أجر إنسان متقين أبو يعني شي متقين أبو يعني إنسان دسي دابو جناه تاوانه باشا أو كاريجري لسر درستكا كاريجري لسر علمك درستكا وەک پێویستێ ناگەی لە مەسەلەکە کاکە بۆ تێناگەی گوناهێکێ تاوانێکێ ئەوە ڕێگرێ لەوەی کەوا تۆ تێنەگەیت زۆر جارە تێناگەم مامۆستا من لەم بابەتە هیچ تێناگەم هۆکارێکەیە کە تێناگەی گوناهێکت هەیە تاوانێکت هەیە دەتە خۆت پێی ئەزانی یا پێی ناز دەبێت بیر بکەیتەوە بە خۆت ئەبچیتەوە ئەو گوناهەیە ڕێگرێ لەوەی کە تۆ تێناگەی باشە حتا شەیخ الئیسلام ئەگەر لە ئاەتێک تێنەگەیشتا لە بابەتێک تێنەگەیشتا یەکچەر دەچوو بۆ سوزدە دەگریا لە سوزدا تەوبەی دەکرد ئیستیغفاری دەکرد ئەپاڕایەوە دەی فەرموو یا معلمە داود علمنی ویا مفەهمە سولەیمانە فەهمنی دیزانی شتێک هەیە لە ئارایە ئەوان زۆر پاک بوونە یا با بڵێن ناتوانانی شت لەبەرکەی ناتوانێت چی لەبەرکەی هەموو کەسێک قووەت و توانای ئەوەی پێدراوە کە بتوانێت شت لەبەر بکە ئاەت لەبەر بکە حەدیث لەبەر بکە مەتنێک لەبەر بکە بەڵام من هەرچەنەکەم پێم لەبەر ناکرێ هۆکارەکە چییە یەکێک لە هۆکارەکان بەڵکو گرنگترین هۆکار ئەوەیە کە ئینسان
لەوانەیە لەناو گوناهێک لە گوناهەکانە بێت تاوانێک لە تاوانەکانی لەسەر بێت کە خۆی هەستی پێنەکە ئەوە دەبێتە هۆکاری ئەوەی کەواشت لەبەر نەکە یا لەبەری دەکا و زوو لەبیری دەچێتەوە بۆ لەبیرت چووە ئەو ئاەتت بۆ لەبیر چۆیەوە ئەو حەدیثت بۆ لەبیر چۆیە گوناه و تاوان ئەو گوناه و تاوانە بۆ هۆکاری ئەوەی کەوا چی بکە ئەو عیلمە لە دڵتا لە دەروونتا لە سینگتا نەمێنێت لایە بات هەروەکو چۆن عیلم ئەهێنیت خراپە و گوناه لابە بە هەمان شێوە کە عیلمت لابوو ئەوە ئەو وەختێک کە گوناه و تاوانەکەی ئەو عیلمە لابە ابن مەسعود دەفەرمێ ئەمن وا حساب دەکەم پیاوی وایە کە فێری عیلمێک دەبێت دوای لەبیری دەچێتەوە ئەوەی کە لە بیری بردووەتەوە تەنها و تەنها گوناه و تاوانەکانێتی ووەکیع وتوێتی استعینوا على الحفظ بترك المعصية يعني ئەگەر ئەتانەوێ حفظەکەتان دامەزراوە بێ و شوێنی خۆی بگرێ ئەوە لە گوناه و تاوان دوورکەونەوە وهروەها پێشەوا مالک بە ئیمامی شافعی دەڵێ چی إني أرى الله قد ألقى على قلبك نورا كم جاك الشافعي رويشت من دالك بو يعني حفظي شي هو بيوينا إمام الشافعي دسي دخست دميو أهالنا ودسي شتيد نسي معي مالكش يعني بيني مكابرة دس كات دمي وناو دسي شتنو قلتي نيناسي كابرة إمام الشافعي العراق وهاتوج لمدينة بواكي يعني ما أدبي جوان نية فرمي أو من بأوائل مسموه تي شون وتي أو حديثاني كتو استلم السكاب باسكرت أمن همي من نسيوته وتي عادي بوم خنا رو هر همي بو خنا أو جاك هر أوشنا فرمي حزكي موطأ أو موطأي كواي تويا كتب مع مالك موطأ أحاديث بيغمر عليه الصلاة والسلام فرمي همود بو خنا فرمي عادي بوم خنا رو همي بو خنا معجب بيزور فرمي أمنا بينم كخواي جورو مهربان ألقى على قلبك نورا نور الرناجي خصوة ناو سين ودلو دارون توا كبتواني أم قوته هذا في درابة لحفظ لبركتنا فلا تطفئه بظلمة المعصية أم نور الرناجي ما كجينا روا بتاريخي جناه وتاوان يعني تو أما رناجيك يخيت دلتوا جناه وتاوان اشتاريشية جا كاميان زاد بسر أبيان أبيان زال دبيت يا جاري كان شافعي شتي لبيرة تشتوا يا ناتوان شت لبركة دشة ولا يوكي سيكا قليب قازندي خويكا شكوت إلى وكيع سوء حفظي فأرشدني إلى ترك المعاصي وقال بأن العلم نور ونور الله لا يؤتاه عاصي الديوان كهنا بيتي جاري كان ضلشتم لبير شو ما لا يوكيع وتم من شتم لبير تشتوا أوشتي واز جناه تاوان بينا چونکە خوای گەورە و میهرەبانە عیلم و ڕووناکیە بە کەس تاوانبار نادە دەڵێ بیرم کردەوە کە ڕۆژیان لە بازار چووم و پاژنەی ئافرەتێکم بینیوە ئەو بۆتە هۆکە ئەوان پاک بوونە بەو شێوەی کاریگەری سەریان دروست کردووە وەکو ئێمە نەبوونە بەڵێ وقال الإمام الشافعي من أحب أن يفتح الله له قلبه وينوره فعليه بترك الكلام فيما لا يعنيه وترك الذنوب واجتناب المعاصي ويكون له فيما بينه وبين الله خبية من عمل فإنه إذا فعل ذلك فتح الله عليه من العلم ما يقبله من غيره وإن في الموت لأكثر الشغل زور باشا أم بياو تشاكانا كجاروا أبيستيتوا عجائب اللي لحفظ ولا بركردنيان يعني يك جار لا بري شخنته ولا بري كردوه يتربو أوي كوا لا بر أم لا بري ولا بركاته جاترني خناوته يعبون بخاري يك جا كشتي لبرتو تواو يتربو عمري لبيري نفسه تو باشا أما سبب كيس شيبو أما أنا نكر حرام وجناه تاوان حرشتك كمباح شوازن ليه هنا كثرة الكلام قصي زورو يعني شلون لأموري دنيا وشتيك كبيوندي بموري أوان لوش أقصي عن نكردوا وكأنا بأوجي كلناخ وهي مفروضة بركلته بعلم باب وج يعني شلون لي أوجنا خينا وكمباحة هم هرجي علم بقريته يترى ولا جناه تاوان وأنا خوان باراستوا خواي جورو مهربانش أو يبغى تعويض كردونة تبع
يعني برایان ئەم پیاوانە عیلاقەیان لەگەڵ پەروەردگاریان زۆر بەقووەت بووە بۆیە ئینسان دەبێت پەیوەندی نێوان خۆی و خوای گەورە و میهرەبان ئاوەدان بێت بەقووەت بێ بەهێز بێت بە تایبەت ئەو وەختانەی کەوا بە تەنهایە و کەسی لا نییە ئەو وەختانە باشترین کاتە کە ئینسان چی بکە خۆی تاقی بکاتەوە کە عیلاقەی لەگەڵ خوای گەورە و میهرەبان چۆنە ئەو وەختە دەرەکەوێت هەموو کەسێک بەعی خۆی وەختێکی تەنیایی هەیە لەو وەختە دەرەکەوێت کە ئینسان عیلاقەی لەگەڵ خوا چۆنە ئەو وەختانە بەچی پڕەکەیتەوە ئەگەر بە عیبادەت و ئیستیغفار و زیکری رب العالمین و قورئان خوێندن و نوێژ و تاعەتی خوا بە شێوێکی گشتی پڕۆ کرد ئەو ئیشاڵڵا مژ دەبێت بۆ ئەو کەسانە کە لەسەر ڕێگی ڕاستن و خوای گەورە و میهرەبان بەهرەی خۆی پێ دەدا بەڵام تر ئەگەر خوای گەورە و میهرەبان پەنامان بدا ئینسان کە تەنها بۆیەوە لە ژوورێکا بوو دەرگاکەی داخست و پەردەکەی دادایە و ئەوجا بە گومان و حسابی خۆی کەس دیار نییە ئەو جای تر بکەوێتە ناو گوناه و تاوان و مەعسیەتەوە ئەوە زۆر مەحاڵە خوای گەورە و میهرەبان ئەم عیلمە جوانە بەو کەسانە بدا لا تجعل الله أهون الناظرين إليك پێغەمبەر فەرمێتی عليه الصلاة والسلام جارو ئینسان منداڵێک ئەگەر ئاگادار بێت سڵەکاتەوە لەوەی کەوا گوناه و تاوان بکە کە چی کە نەما ئەنجاکە یعنی حسابی منداڵێک کرد بۆ پەروەردگار ناکات زۆر خەتەرە ئەو مەنزیلەتە ئینسان وا بڕوخێ وا نزمەوە بێ وا ڕۆ بچێ لە گوناه و تاوان حسابی منداڵێکش بۆ خوای گەورە میهرەبان نەکا زۆر خەتەرە بۆیە پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام لە قیامەتا فەرمێ ليأتين أقوام بجبال تهامة بيضاء حسنات فيجعله الله هباء منثورا وقي شاخ حسنات يعني بوده كشي خواهي قولون مهربان همي بباك حيث قيمة وزني شينية بيغمر فرمي عليه الصلاة والسلام أما إنهم يصلون كما تصلون ويصومون كما تصومون نيجا كان روجو أقرن ولكنهم قوم إذا خلوا بمحارم الله انتهكوها واختي بتنها بنو ولا برامبر حرام وتاوانا كان صلي لنا كنا خوفنا ما مده بله قال شيخ الإسلام والله سبحانه جعل مما يعاقب به الناس على الذنوب سلب الهدى والعلم النافع كقوله تعالى وقالوا قلوبنا غلف بل طبع الله عليها خطأ مطبعي زۆر باشە یعنی هیچێک لە عقوبەکان ئێستا عقوبە زۆرە کە خوای گەورە و میهرەبان لەسەر گوناه و تاوان خەڵک عقوبە نادا باشە عقوبەیان نادا لەسەر گوناه و تاوان هیچێک لە عقوبەکان ئەوەیە کەوە حادث و بربەستێک مانعێک دروستەکا لە نێوان هیدایەت و علمی شەرعی و ئەو عەبدەیە پێتان وانیە ئەمە گەورەترین عقوبەیە ئەمە سەختترین عقوبەیە کە ئینسان لە نێوان علمی شەرعی و تێگەشتن لە علمی شەرعیە حاجز و بربەست و بەرزەخێکە بە لەبینی ئەم و ئەوە یعنی پێم وایە ئەمە گەورەترین عقوبەیە هەر عقوبەیشتر بێت ئەهوانە و سەهلە بەڵام ئەم عقوبەیە زۆر گەورەیە جاری وا هەیە خوای گەورە ئینسان بەم عقوبە دەدا شایستەی ئەوەیە کە بەم شێوەیە عقوبە بدرێ وقالوا قلوبنا غلف جارە ئەمە خەڵێکی مەطبەعیە باشە برا بەو شێوەیە نییە ئاەتەکە زۆرێک لە تێکەڵکردن تێکەڵ کراوە وقولهم قلوبنا غلف وقالوا ئەوە بکەنە ناو کەوانەیەک و خەتی پیا کێشکردن باشە وقولهم قلوبنا غلف بل طبع الله عليها يا اكش بو درسكن عليها يا اك بو درسكن مطبعيا غلطوا بلى وقالوا قلوبنا غلف نابي بلى وقالوا وقولهم بلى بل طبع الله عليها بكفرهم كوالا سورة بقرة وهي آيتي دوان بلى تواوه
ئێستا لایوە چی نووسراوە غەڵەت نییە کاو بوو چاچکەن کەوا بۆ ئەمە جۆرەکە لە عقوبە خوای گەورە عقوبەی چی پێداوە یەهودی پێداوە وقولهم قلوبنا غلف ئێمە دڵمان پەردەی لەسەر دراوە داپۆشراوە باشە برا بل طبع الله عليها بكفرهم ناوانیە خوای گەورە و میهرەبان بەهۆی کوفرەکەیانەوە بەهۆی گوناه و تاوانەکەی و مۆری لێداوە باشە برا ئەو داپۆش بۆچی داپۆشراوە سەبە بۆچی داپۆشراوە دڵی گوناه و تاوان دایپۆشیوە باشە گوناه و تاوان دایپۆشیوە ئەم دڵە تەبەقەیەکی لەسەر دروست بووە وەکو خوای گەورە و میهرەبان کەلا بەل ڕان على قلوبهم ما كانوا يكسبون پیغمبر نافرمی عليه الصلاة والسلام فرمی إذا أذنب العبد ذنبا نكت في قلبه نكتة سوداء وقتی که انسان گناه که خالد شرر صدقی درسته به فإن تاب واستغفر سقيل منه كتوبه کرد دوای خوشبونی کرد أسرتوا أي كتوبه نکرد دوای استغفاری نکرد يعني أسرتوا يشر بردوام به وإن زادت سادت كنقطة الرشكان زاد بو قناع كان زاد بو خال الرشكان يسيبه زاد به حتى يران القلب حتى ضرب توابيد أبوشي وكذلك الران الذي ذكره الله في كتابه كلا بران على قلوبهم ما كانوا يكسبون كابو أو بل الرشية جاءت الخواه تعالى لقرآن بزورش توصفي ضلي كردوا كذا أبوشري قفل باسي قفلي كردوا باشا أمج مرحلة كالدل كبسرياتي بري یەکەم نقطەی چ ڕەشە ئەنجا دوای پەڵی ڕەشی بەسەر دروستە بێت کە خاوەنەکەی هەر فریای خۆی نەکەوێ ئەنجا تەغریف ئەکرێ کە ئەوی شەر فریاویش نەکەوێ لە دوایەوە چی لێکرێ ئەنجا کە قوفڵی لەسەر ئەدرێ باشە برا قوفڵی لێدرێ و کە فریای ئەوە شەر نەکەوت ئینجا دڵی ئەمرێ ویتر کۆتایی پێ ئینسان جەستەی بمرێ بەس دڵی نەمرێت ئەوەی کەوە ئینسانی هێنا بەسەر ئەم وەختێکەوە دڵی بمرێ ئەوەی چێک گوناه و تاوان و بەهۆشی خۆیان نەهاتێتەوە بەڵێ وقال وما يشعركم أنها بخوێنە برا وقولهم قلوبنا غلف بل لعنهم الله بكفرهم وقال وما يشعركم أنها إذا جاءت لا يؤمنون ونقلب أفئدتهم وأبصارهم كما لم يؤمنوا به أول مرة قلب هەڵگەڕانەوە يعني ئەمە شێچێکە لە قۆناغ و مەرحەلەکان وای لێدەی ئینسان بەهۆی گوناه و تاوانەوە لا يعرف معروفا ولا ينكر منكرا معروف بمعروف دانانا إنكاري منكرين بل كشتكاني لا بيتشوانا دبيتوا باشا برا منكري لا دبي بمعروف ومعروف شي لا دبي بمنكر سنية بي لا دبي بدعة بدعة شي لا دبي بسنة توحيدي لا دبي بشرك شرك شي لا دبي بتوحيد ويلي هاتو أبينين خلق شواها بشوي شوا سري لي شوا وضلي واقلب بوتو أو فتوانا ددا بله وقال في قلوبهم مرض فزادهم الله مرضا وقال فلما زاغوا أزاغ الله قلوبهم أم وصفانا بضلدان دراوة مرض زيغ همو أمانة بسر ضلدي أما همو قناغة بسر إنسانا همو قناه تاوانا بسر إنساني دينه كابو إنسان تقواك متقي دبي بربستك دانا حاجزك دانا خوي دبارزي لقناه تاوان تضلي بسلامتي بمينة تشكا ضل أو شوينه كتو علمي تداني جا دبي بباشي راي بقريد باشا برا دبي حاجزي شو بداني بباشي راي بقريد تاو كتسي نبيت توشي أمن خوشيانا نبيت كتوشي شكل من خوشيانا بو أو وقت علمك وكو بيويست لا تو استفادي لناكي وري ناقري وك بيويست ليتي ناقري وك بيويست لات نامينة وك بيويست جابوه دبي لهمو أم آفتاني كوارو لعلم دكان لفهم وتيجيشتن لعلم دكان دبي خودم آفتانا ببارزي ضلي ودروني خود ببارزي كمنبعي أو علمية دبي آقادار بي تقواي خواي قورو مهربان تبي تاخواي قورو مهربان أم ضلب الصافي وسازقاري وبسبيتي بو بيالتوا أم وعاء أم توركيد بخاوني بو بيالتوا تابتواني علمي تاكو بكيتوا وقال ابن القيم نور كشفه نور كشفه الحق أتم
زۆر باشە ینی تێگەیشتنەکە دەڵێ زوو لە شتەکان تێگەگەر تەقوای خواتە بێت باشتر تێگەی زووتر تێگەی باشتر تێگەی برا و ئینسان ئەگەر تەقوای نەبێ ینی جانبی خواناسی زەعیف بێ ئەو وەختە درەنگتر حاڵی دەبێ کەمتر حاڵی دەبێ وەک پێویست حاڵی نابێ ناتوانێت ئیستینباتات بکە ناتوان تێبگا پێویستە چەند مامۆستا ئەم شتی بۆ ڕوونکەنەوە اینجا حاڵی دەبێت تێگا هۆکارەکەش و سەبەبەکەی ئەوەیە کە ئەو کەسە گوناه و تاوانی هەیە بۆیە بۆ دەرەجە بۆ ڕۆژە گەیشتووە نازام کاتمان زۆر ماوچینە سەر بابەتێکی تر زۆر باشە ئینشاڵڵا لێرە کۆتایی بە دەرسەکەمان دێنین هەوڵ دەین بە شێوەیەکی خێراتر بڕۆین بۆ ئەوەی کەوا بتوانین کتێبەکە تەواو بکەین چونکە ئەگەر لە هەر دەرسێکا بتوانین بابەتێک بخوێنین لەوەیە زۆرمان پێ بچێ بۆیە وا پێویستەکە هیچ نەبێت لە دەرسێکا دوو بابەت بخوێنین بۆ ئەوەی کەوا هەم لە بابەتەکان تێبگەین و هەروەها باشتریش بڕۆین و زۆرتر بخوێنین ڕێگاکانی تەقوا چین و چۆن خۆم